ئەم کاتان باش گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی میدیاکانتان لە بڕگەی ڕۆژنامانی بۆ دەخەمەڕوو. لە ماڵپەڕی عەرەبیە بڵاوکراوەتەوە محەممەد بن سەلمان جێگری شازادەی جەنشینی سعودی ڕایگەاندووە جەنگ لەگەڵ ئێراندا کارەسات دەنێتەوە و ڕێگە نادەین جەنگێکی لەو شێوەیە ڕوو بدات. ماڵپەڕەکە دیدارێکی محەممەد بن سەلمانی بڵاو کردوتەوە لەگەڵ گۆڤاری ئیکۆنۆمیستی بەریتانی و تێدا وتوێتی جەنگی نێوان سعودی و ئێران سەرەتای کارەساتێکی گەورە دەبێت لە ناوچەکەدا و کاردانەوەی گەورەی دەبێت لە تەواوی جیهاندا بە دڵنیاییەوە ڕێگە نادەین شتێکی لەو شێوەیە لە ناوچەکەدا ڕوو بدات. لە ڕۆژنامەی گاردیانی بەریتانی بڵاو کراوەتەوە جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا ئێران دەڵێت ئێران تەنها چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ ئەوەی ڕێکەوتنی ناوەکی ساڵی ڕابردوو جێبەجێ بکات. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاندووە ئەمەش وا دەکات کە بە زووی وڵاتانی ئەمریکا و ڕۆژئاوا هەموو ئەو گەمارویانی لەسەر ئێران هەبووە لای بن. کیری ڕایگەیان قسەی لەگەڵ محەممەد جەواز دەریف وەزیری دەرەوەی ئێران کردووە و ڕایگەاندووە ئەوان دەیانەوێت بە زووی بەندەکانی ڕێکەوتنامەکە ناوەکیەکە جێبەجێ بکەن. جۆن کیری ڕایگەیان لە ئێستاوە ڕێکەوتنە ناوەکیەکە دەرەنجامی باشی هەبوو و ئێران زۆربەی یۆرانیۆمی خۆی هەناردەی رووسیا کردووە. لە حورە دەیلی نیوزی تورکیش بڵاو کراوەتەوە کەمال کلیجدار ئۆغلۆ سەرۆکی پارتی گەلی کۆماری جەهەپە کە سەرەکیترین پارتی ئۆپۆزیسیۆنی تورکیا ڕایگەاندووە هەڵوێستی ئەوان دژی سیستەمی سەرۆکایەتی بەهۆی ئەردۆغانەوە نییە. کلیجدار ئۆغلۆ ڕایگەاند ئێمە دژی سیستەمی سەرۆکایەتین بەڵام کێشێکی تایبەتمان لەگەڵ ئەردۆغان نییە. کلیجدار ئۆغلۆ ڕاشیگەاندووە ئێمە سەرۆکێکمان دەوێت کە بەپێی دەستور مامەڵە بکات و پابەند بێت بەو سوێندەوە کە خواردوێتی. بڕگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.